لە شاری سلێمانی سێهەمین فیستیڤاڵی ئیقرا بۆ لەبەرکردن و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز بەڕێوەچوو. لە فیستیڤاڵەکەدا مۆڵەت بە سەرکەوتوان درا و خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا. سێهەمین فیستیڤاڵی لەقی سلێمانی ڕێکخراوی ئیقرا کە دیارە 21 حافظ و حافظە واتە لە بەرکاری قورئان ئەمڕۆ تەکریم کران و ڕێزدان لێگیرە. هەروەها 301 لە مجاز و مجیز واتە مۆڵەتدەر و مۆڵەتدراو لێرە ئامادە بوون و مۆڵەتی ڕیوایەت و قرائەتی جیاوازیان پێدرا. 5 ئاماژمان هەیە وەکو ڕێکخراوی ئیقرا. یەکەم جوان خوێندنەوە، دووەم جوان تێگەشتن، سێهەم جوان لەبەرکردن، چوارەم جوان کارپێکردن، پێنجەم جوان گەیاندنی بە کەسانی تر. 21 لە بەرکاری قورئان 301 مۆڵەتدەر و مۆڵەتدراو ڕێزیان لێگیرا. ئەوانی مۆڵەتیان پێدرا دەڵێن هەوڵ و ماندووبوونێکی زۆرماندا تا گەیشتن بەم ڕۆژە، بەڵام ژیان لەگەڵ قورئان ماندووبوونی دەوێت، بەڵام بەرهەمەکەی شیرینە. وەگرتنی قورئان بەڕاستی ئەو کەلامی ڕەب العالەمینە، بەڕاستی قورسە، بەڕاستی ماندووبوونی دەوێت، هیلاکەتی دەوێت. خوا گەورەی ئینشاءڵڵا لێمانی قوبوڵ فەرمێ ئینشاءڵڵا ئەو ئەمانەتەی ئینشاءڵڵا کە لە پێغەمبەر پێمان گەیشتووە ئینشاءڵڵا وەکو خۆی بگێنین بێ زیادی و کەم ئەو ئەمانەتەی ئینشاءڵڵا خیانەتی لێ نەکەین ئینشاءڵڵا. خوا گەورە بکاتە پاداش و خۆی گەورە ئاسانی کردووە کە ئینسانێکی بچووکی وەکو ئێمە بتوانێت کەلامی پەروەردگاری خۆی فێر ببێ و بیخوێنێتەوە تێی بگا. وەکو خۆی گەورە خۆیە فەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر. سپاس بۆ خۆی گەورە ئاسانی کرد. ئێمە یەکەم زۆر خۆشحاڵین بەوەی کە توانیمانەوە شەهادە وەربگرین. دووهەم ئیشمان ئەوەیە کە ئێمە بتوانین لە دوای ئەو کە شەهادەکەمان وەرگرتووە بێن بە کەسانی دوای خۆشمان. من دوو قیرائەتم وەرگرتووە، قیرائەتی عاصم لەگەڵ ئیبن کەثیرە وەرگرتووە. دوای 3 ساڵ توانیم هەردووکیان وەرگرم. ئینشاءڵڵا بەردەوام لەوانی تریشا ئەوانی تریش بەردەسێنم. ڕێکخراوی ئیسلامیەکان بوونەتە کانگایەک بۆ پەروەردە و پێگەیاندن لە قورئانی پیرۆز و زانستە شەرعیەکان. قوتابخانەکانیان جمعیان دێت لە بەشداربووان و شەیدایان کە هەمویان بە ئامانجی پەروەردەیەکی دروست و پێگەیاندن لەسەر قورئانی پیرۆز و ڕێبازی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت پەروەردە دەکرێن. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.